بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بە ئومێدی ڕۆژێکی پڕخێر و خۆشی و لە تەندروستیەکی زۆر باشدا بن. ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژەوە لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە خزمەتتاندا دەبین بۆ کۆمەڵێک بابەتی گرنگ و بابەتی ڕۆژ دوایی بتوانین ئەمڕۆژ کاتێکی ئاسوودە وەروە کاتێکی خۆش میوانی ماڵەکانی ئێوەی عەزیز بین. سڵاوتان لێبێ عەزیزان، خۆشحاڵم جارێکە هاتینەوە خزمەت ئێوەی عەزیز بۆ پێشکەشکردنی چەندین بڕگە و بابەتی جیاواز لەگەڵ هاوکارم شوان ئەمڕۆژ لە خزمەتتانە دەبین. پێکەوە بینەرما بن کە چەندین تەوەرە و بڕگەمان بۆ ئامادەکردوون. لە تەوەری یەکەمدا باز لە کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا دەکەین لەسەر خوێندن و پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانەوە چ کاریگەریەکی هەبووە بۆ پێی کە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری بۆ لەسەر تەواوی سێکتەرەکانی ژیان لەسەر تەواوی بەشەکانی کۆمەلگاوە یەکێک لەو بابەتان یەکێک لەو بوارانی کە زیاتر زەرمەند بووە بواری خوێندن و قوتابیان بووە. ئەمڕۆ باس لەو تەوەرە دەکەین کە ڤایرۆسی کۆرۆنا چه زیانێکی گەیاندووە بە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانەوە. لە تەوەری دومیشدا باز لە کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا دەکەین لەسەر ژینگەوە بۆ پێی کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووە هۆی ناڕاستە و خۆوە بەکردەیی کاریگەری هەبوو لەسەر ژینگەوە بووە هۆی کەمکردنەوەی ئەو پیسبوونی ژینگەیە و بە تایبەت لە وڵاتانی کە دانیار ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەموو شتێک زیانی هەبووە بۆ ژینگە سوودێکی بێگومان وەکو دەوترێت ئیسراحەتێکی یا بە گۆی زەوی. و لە تەوەرەی سێمیشماندا باز لەو تیمە گۆڕۆکەی نەخۆشخانەی بەخشین دەکەین کە لە ئێستادا نەخۆشخانەکەیان ناتوانێت نەخۆش ببینێ بەپێی ئەو ڕێنمانی کە وەزای تەندروستی هەرێم ڕایگەیاندووە. ئێستا تیمێکیان ئامادە کردو بە شێوازێکی گەڕۆک ڕێگەی ئامبولانسێکەوە سەردانی نەخۆشەکە دەکەن و ئەوانەی کە نەخۆشن پەیوەندیان پێ دەکەن و ئەمانیش سەردانیان دەکەن. پێکەوە بینەری ئەم تەوەرانی ئەمڕۆ دەبین و گفتوگویان لەسەر دەکەین. بەڵێ دانیار ئەگەر ئێستاکە لە هەر کەسە پرسی ئەڵێ یەکسەر وەڵامە پێاتۆڵێ لەی زووسان گەڕاوەتەوە. ماشەڵڵا کەشوهەوایەکی باراناوی توانم بڵێن بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە. هەروەها بێتەوە یەکێکی تریش لەو بابەتانەی کەوا زۆر ئێستا خەڵک چاوی لەسەرێتی کەی باران تەواو دێکی گەرما دەست پێ بکە کە هەر چنێکیش هەنێک بۆچوونی جیاوازەیە لەسەرەوەی کاریگەریەکانی گەرما لەسەر کۆرۆنا ڤایرۆس. بەڵام بەگشتی ئێستا کەشوهەوایەکی باراناوی هەیە زوو گۆڕانکاری بەسەر بارانبارینەکە و هاتنی خۆرەتا و دروستبوونی هەورەکان دێ. بزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ ئەمڕۆ چین دێنەوە. بڕگەیەکی هەمیشەیمانێژ یادەوەری و ڕوودا و مێژوانی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویانداوە. بزانین ئەمڕۆ لە مێژووی ڕابردوودا چ ڕووداوێک یاخود چ بەسەرهاتێک ڕوویداوە پێکەوە بینەری ئەو بڕگەیە دەبین. سیسی ساڵی 635 ڕوودانی جەنگی بەناوبانگی ئوحود لە نێوان سوپای ئیسلام بە سەرکردایەتی پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێت و ژمارەی سوپای قوڕەیشیەکان 3000 سەرباز و سوپای ئیسلام 900 سەرباز. سەرەتای شەڕەکە بە سەرکەوتنی موسڵمانەکان ئاڕاستەی وەرگرت بوو.
بەڵام بەهۆی لادان لە فەرمانی پێغەمبەری پێشەوە و چۆڵکردنی بنکە ستراتیژیەکانی شەڕەکەوە قوڕەیشیەکان سەرکەوتنەوە بەسەر موسڵمانەکاندا و نزیکەی 7 هاوڵی پێغەمبەری پێشەوەیان شەهید کرد لە پێشی هەمویانەوە حەمزەی کوڕی عەبدولموتەلیب و موسعەبی کوڕی عومەیر و پێغەمبەری پێشەوەمان درودی خوای لێبێت لە چەندان لاوە بریندار بوو بەهۆی ئەوەی شەڕەکە لە دەرەوەی شاری مەدینە و لە نزیک کێوی ئوحوددا ڕوویدا بۆیە بە شەڕی ئوحود ناوی دەرکردووە. سیسەی ساڵی 1858 دوای 9 سەدە لە حکومڕانی دادپەروەری ئیسلام لە وڵاتی هیندستان بەهۆی لاوازبوون و ناکۆکی ناوخۆیی لە ناو حکومڕانی ئیسلامی هیندستان کۆتا سوڵتانی ئیسلامی لە وڵاتە لەبرا بە ناوی سوڵتان بەهادور شاو بە یەکجاری کۆتایی بە حکومڕانی ئیسلامی لەو وڵاتە هاتوو بە پاڵپشتی بەریتانیا هیندۆسەکان کەوتنە قڕکردن و کوشتن و کۆچپێکردنی ناچارانەی موسڵمانەکان ئەمە سەرەڕای ئەوەی کە موسڵمانەکان بە درێژایی مێژووی حکومڕانیان لەگەڵ کەمەنەتەوەی و ئاینەکانی دیکە بە بەزەی و ڕێزەوە ژیاون و هیچ کات بە پاڵنەری ئایدۆلۆژی و ئاینی و مەسەبی ئازار و چەوسانەوەیان بەرامبەر بە هیچ میلەت و ئاینێکی تر نەبووە. سیسەی ساڵی 1930 نوری سەعید بووە سەرۆکوەزیرانی عێراق لە سەردەمی پاشایەتیدا. نوری سەعید پێشتر لە حکوومەتی عێراقدا چەندان پۆستی گرنگ و گەورەی وەرگرت بوو. لە پۆستی سەرۆکوەزیری عێراقی ژمایەوە تا کودەتاکەی عەبدولکەریم قاسم لە ساڵی 1958 و نوری سەعیدیش بە عەبا و جلوبەرگی ژنانەوە ویستی عێراق جێبهێڵێ بەڵام دەستگیر کرا و کوژرا. وڵای عزیزان بەو پێی هەموو لایەک دەزانن کە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری هەبووە لەسەر تەواوی سێکتەرەکانی ژیان و یەکێک لەو سێکتەرانە کە کاریگەری هەبووە بۆتە زیانگەاندن پێی ئەویش پرۆسی خوێندنە لە جیهاندا بەگشتیوە لە هەرێمی کوردستانیشدا کاریگەری هەبووە بۆ دەرچوون لەم قەیرانی خوێندنە خوێندنی باڵاوە لەگەڵ وەزارەتی پەروەردە پێشنیازی سیستەمی ئۆنلاینیان کردووە کە ئەمەش لەوانێ زەروزیانێکی هەبێت چونکە لە هەرێمی کوردستاندا خوێندگاکان و قوتابخانە حکومیەکان ئاشنانین بەو بابەتەوە ئەمڕۆ قسە دەکەین لەو زیانانەی یاخود ئەو کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر خوێندن بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر 22 ساڵە سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان ڕێکخراوی قوتابیانی کوردستان دکتۆر گیان زۆر بەخێر بێت. پرسیاری ئەوە دەکەین کە ڤایرۆسی کۆرۆنا چ کاریگەریەکی بوو لەسەر پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە بۆ تەواوی هاوکارانتان لە کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ڤایرۆسی کۆرۆنا و نەخۆشیەیە کە چاوەڕوان نەکرابوو لە لای جیهان بەو شێوەیە بڵاو بێتەوە و زۆریش بە خێرایی بگاتە هەموو وڵاتان بۆیە نەکرد لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن بگرێت لەسەر تەواوی کایەکانی ژیان لەسەر زەویە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری هەبووە بۆتە وەستاندنی زۆربەی کایەکانی ژیان. بێگومان پرۆسی پەروەردە و فێرکردن لەبەرەوەی کاراکتەرەکانی مرۆڤن و مرۆڤیش قوتابی و مامۆستا ئەمانەش پێویستە لەبەرەوەی کە قەرەباڵخێکی زۆری هەیە کاریگەری ڕاستە و خۆی هەیە بۆ ئێمە گەر سیرکن لە هەرێمی کوردستان و لە تەواوی دنیایشا سەرەتا هەموو ئەو شوێنانەی کە وەستێنران سەرەتا لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندنەوە دەستی پێکرد بۆیە ئەگەر بێت و زەرەرەکان بین دابەشیان بکەین ئەوە پێم وایە خوێندن گەورەترین زەرەری بەرەکەوێ چونکە سەرەتاترین کە کەرتە ئەوەستێنرێەوە بە دڵنیایی کۆتاترین کردی شەکرێتەوە چونکە بەوەی قەرەباڵخێکانەوە باسمان کرد. بێگومان زەرمەندن و پێویستە حکوومەتی هەرێم وەلایەنە پەیوەندیدارەکان وەک چۆن بە خەمی قوتابی و خوێندکارەوە بن پرۆسەکەیان وەسان بە هەمان شێوەش بە خەمیەوە بن و پرۆسەکە قەرەبوویان بۆ بکەنەوە و نێڵن ئەم ساڵی خوێندنی زیاتر لە ئەتوان بڵێ ملیۆنی قوتابی بە هەموو ئاستەکانی لە هەرێمی کوردستانە بە هەدەر بڕوا بفەوتێت. دکتۆر ئەگەر باس لەوە بکەین
مانگی چوار یان مانگی کۆتایی مانگی سێ لە وەسەتەکانی مانگی تایەکی 4 ساڵانە لە هەرێمی کوردستان پشوویەکە بوو. ئێستا هەم پێش دەستپێکردنی پشووەکە و دوای دەستپێکردنی پشووەکەش توانم بڵێم زیاتر لە 2 هەفتە بەدەر لە پشووەکەش کاتی ئاسایی خوێندن قوتابیان لە دەستیان چووە. ئێوە پێتان وایە ئەگەر ئەمە درێژە بکێشێ چۆن قەرەبوو بکرێتەوە یاخود ئەمە زیانی دەبێت یاخود تا ئێستش مەجای تیا ینی زۆر با بڵین فاسیلەی خوێندن زۆر پەکی نەکەوتووە. ئێمە ئەگەر بین یعنی بە دیاریکراوی دای بنین چەند ڕۆژ لە خوێندن چوە توانین بڵێن 2 هەفتە تاوەکو ئێستا ئەگەوێت و بەیانی بۆ نمونە خوێندن دەست پێ بکاتەوە ئەتوانین بە نزیکەی بڵێن 2 هەفتەی خوێندنی قوتابی خوێندکار فەوتاوە تا 16 چوارێژ بێگومانەوە 2 تریشە چێتە سەری کارە 4 هەفتەی سافی لە خوێندن تێپەڕێەوە کە ئەمەش بەڕاستی ئێمە بێ بزانین کە قوتابی خوێندکار ئەکەونە کۆتاکانی ساڵێکی خوێندن بە تایبەتە قوتابیانی کە تاقیکردنەوەی ناکۆتایان هەیە بە کەلۆریان هەیە وەزاری ئەوانە پۆلی 12 و پۆلی 9 بنەڕەت کە نیشتیمانی پێڵێن ئەمانە تەواویتر لە دوای یەکی چوارەوە بۆ ئەمان ئەوەی کەما بێت تەنیا تاقیکردنەوەیەکە و دوایی ڕۆشتنە ماڵەوەیانە بۆی کە بخوێنن بەڵام بەداخەوە ئەوان بابەتەکانیان تەواو کرد و هەروە نەتاقیکردنەوەکانیشان کردەوە بۆیە بەرگشت بەڕاستی خوێندن پەچی ئەگەر بڵێم پەچی ناکەوێ هەوڵی بۆ نەدرێ یعنی بەدیلی بۆ نەدۆزرێتەوە یعنی شتێک نەدۆزرێتەوە بۆ بەدیلی ئەم کاتە لە دەستچوە بێگومان ئەم ساڵی خوێندن بە شێوەیەک لە شێوەکان قوتابی خوێندکار بێ بەشە بێ لە ساڵێکی خوێندن. ئێوەکو ئەو ڕێکخراوە چ ڕێگە چارەیەکتان داناوە بۆ ئەو بابەتەکە قوتابیان دووچاری ئەو کێشەیە نەبنەوە؟ بەڵێ ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک پیشەی هەمیشەیی خۆمان کە هەمیشە ویستومانە لەگەڵ ئازار و ناڕەحەتی و هەروەها نەفوتانی مافی قوتابی خوێندکارا بین بۆ ئەمە بەستەش لەم سەردەمەی کە بەداخەوە کە کۆرۆنا بەرەکی هەمومانی گرتووە ئێمە نەوەستاوین خۆشبەختانە لەگەڵ نزیکەی 100 مامۆستای دڵسۆزی هەرێمی کوردستان و لە بنەڕەتی لە ئامادەی لە زانکۆ و پەیمانگاکان وەچرە و مامۆستایانی کە بەرپرسن مدیرن یان ڕاگیری کۆلێژن تەنانەت لە سەرۆکایەتی زانکۆ تەنانەت لە ئەنجومەنی زانکۆ و هەروەها کۆمەڵێک پسپۆڕی پەروەردەی دەرەوەی وڵاتیش ڕاوێژێکی چڕۆپڕمان کرد بۆ ماوەی 4-5 ڕۆژ لە ڕێگەی هێڵەکانی پەیوەندی لە کەناڵەکانی پەیوەندی خۆمانەوە سەرنجام گەیشتینەوەی کە ئێمە ئەبێ یاداشتێک دەربکەین ئەم یاداشتە سوپاس بۆ خوا دوێنێ دەرمان کرد بڵاومان کردەوە و یاداشتەکە ئاڕاستەی وەزارەتی پەروەردە کراوە وەزارەتی خوێندی باڵا کراوە و هەروە ئاڕاستەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایش لە پەرلەمانی کوردستان کراوە یاداشتەکە ئەکرێت دوایی لە پرسیارەکانی یەکسەر دەست پێ بکەین باسی ناوەڕکی یاداشتەکە بکەم چکە یاداشتەکەتان گرنگە خوێندنی باڵاش و خوێندنی بابڵێن لە سەرەتایی و ناوەندی و ئامادەیەکانیش هەموو پێوان لە یەکی بنەڕەتی باسمان کردووە تاوەکو قوتابیانەی لە خوێندنی دکتۆرا و ماستەریشە خوێنە ینی لە هەمووی باسمان کردووە هەموویشی ئەڵتەرناتیڤی ترمان داوە بە حکوومەت بەدیلمان پێداون کە ئەمە لە بەری ئەوە لە بری ئەوە بەڵام یاداشتەکەی ئێمە کۆی گشتی یاداشتەکەی ئێمە بۆ ئەوەیە کە ئەم حاڵەتە چارەسەر نەکرێ یعنی ئەم حاڵەتە درێژە کێشەکە ئێمە لە پێشەکەیش باسمان کردووە کەسمان نازانین کەی کۆتاییەت و داهاتووی کۆتایی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستش نادیارەوە کەسیش یعنی ناتوانێت زاتی ئەوە بکە کە کۆرۆنا بەیانی هەفتەیەکی ترمانی تر کەی کۆتایی پێدن. دکتۆر ئەگەر وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەو یاداشتەی داوتانە بەلایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا ناوەڕۆکی یاداشتەکەتان یان ئەو ڕێگە چارانە یاخە ئەو پێشنیارانە ئەو بۆچوونانە چین کەوایەوە کردوتانن لە ئەگەری دروستبوونی گرفتە بۆ پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بەگشتی؟ بەڵێ ئێمە یاداشتەکەمان دابش کردو بە 3 بەشی سەرەکیەوە. بەشی یەکەمیان پێوترێ خوێندنی بنەڕەتی لە هەرێمی کوردستان کە لە 1 تانۆی بنەڕەتیە بەشی دووەمی خوێندنی ئامادەییە کە پۆلی 10 و 11 و 12 بێگومان ئەمە خوێندنی ئیسلامی خوێندنی پیشەیی خوێندنی هەموو خوێندنانی تریشەگرێتەوە پەیمانگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە هەموو یەگرێتەوە. بەشی سێمیشی تایبەتە بە خوێندنی زانکۆ و پەیمانگا
زانکۆ پەیمانگاکان بۆ ئەمانەش لە ناویانە دابشکاری ترمان کردە بۆ نمونە لە خوێندنی بنەڕەتی هاتووین 3 دابشکاریوان کردووە دابشکاری یەکەمیان پۆلی 1 و 2 و 3 بنەڕەتیە دابشکاری دووەمیان پۆلی 4 و 5 بنەڕەتیە دابشکاری سێم پۆلی 6 و 7 و 8 و 9 لەگەڵ ئەوەش پۆلی نوێشمان خاڵێکی زیادە پێداوە چونکە ئەوان تاقیکردنەوەیەکی تایبەتمەندیانێک پێوتری نیشتیمانی لە خوێندنی ئامادەیش بە هەمان شێوەمش کردومانەوە دوو تەوەرە تەوەرەی پۆلی 10 و 11 ئامادەی و پۆلی 12 ئامادەیشمان تایبەتمەندی پێداوە زایدن لەگەڵ زانکۆ و پەیمانگاکانی ژەمان چەند بەدیلێکمان داوە بۆ زانکۆ و پەیمانگاکان چونکە بەپێی تەمەن ئاستی تێگەیشتن جۆری خوێندن هەموو ئەو شتانە زانکۆ پەیمانگا کرێتەوە تایبەتمەندیەکی تیاری زیاتری پێ بدەیت و ئاستی خوێندنی زانستی و ڕۆشنبیری و لە ڕووی تەمەن و ئەمانە زانکۆ و پەیمانگا دیارە زیاتر لە قوتابیانی تر زیاتر دەتوانن تێبگەن و توانن ئەو هەنگاوە بەدیلانە بە ئاسانی تەفاوم بکەن. زۆر باشە دکتۆر مێ پرسیاری ئەو بکەم کە ئەو خوێندکارانەی کە لە زانکۆ ئەهلیەکانە پارەیان ناوە چارنووسیەوانە چی لێ دەدە یاخود ئەو خوێندکارانی کە بەشە ناوخۆیان بەشە ناوخۆیان گرتو و کرێی بەشە ناوخۆی دەدەن ئەوان قەرەبوو دەکرێنەوە چ ڕێگە چارێکێ بۆ ئەوان خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تاوەکو ئێستا عنی ئەتوان بڵیان با بڵێم بەرچاوی ڕوونیەیان ئەتوان بڵێم بەهۆی یعنی گەورەی قورسایی لایەنە تەندروستیەکە و خۆپارێزی نەیپەرژاوەتە سەر ئەو شوێنانی تر کە بڕیاری یعنی تەواویان بۆ بدات ئێستا گرنگەوەیە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ نەفەوتێ یعنی یەکێک لە شتەکان ئەمەیە ئێمە لە یاداشتەکەیش چەند جار دووبارەمان کردوێتەوە نابێ بە هیچ بیانویەک لە ژێر هیچ شتێکی ناوخۆی دەرەکی نازانم فشار چی ئەمانە نابێ پرۆسەی خوێندن فۆتێ لەناو باسیشمان کردو ئێمە ئەزمموی ساڵی 1991مانەیە لە هەرێمی کوردستان لەو کاتێک کە ڕێک لە 1 دەوام وەسا دوای ئەوە بە جۆرێ لە جۆرەکان خوێندن ئەو ساڵە پەچی نەکەوت بۆیە نابێ بۆسێ بەڵام لەگەڵەوەش پێویستە لە حاڵەتی ئاسایی بوونەوەی ئەم وەزع و بارودۆخەی شاڵاخوای گەورە لە ئەم بەڵایەمان لە کۆڵ کاتەوە ئەم نەخۆشیە نەمێنێ لە ناومانە ئەوەیە کە پێویستە وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتەمەیان پرسیارەکەی جەنابە زیاتر خوێندنی باڵایە خوێندنی باڵا چەند بڕیار و میکانیزمێک دابنێ بۆ ئەوەی قوتابیەکی زانکۆ ئەهلی پارەی بۆ ساڵێکی خوێندن داوە نەک بۆ چەند ڕۆژێک بۆ ئەوەی پارەیەوە لەم مەرحەلەی خوێندن بچێتە مەرحەلەیەکی خوێندن پێویستە ئەم قوتابیە بەو پارە بڕاتەوە مەرحەلەی خوێندن ئەمەیان تا ڕادەیەک ئاسانە ئەوەی کەیان کە بەشەناوخۆی بەکرێگرتووە وڵاکەوتە سەر ویژدانی خاوەن مڵکەکە با بڵێ یان خاوەن بینا و ئەوانە ئەبێ ئەوانی ویژدانیان بجۆ لە قوتابی و خوێندکار لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتی و ئازار و کێشە و ئەوانەی کە هەیەی نابێت کرێ بدا بۆ چەند مانگێک کە ئەو لێرە نەبووە ئەوەشەکەوێتە ڕاستی بڵێمەکەوێتە سەر ویژدان چونکە لە ڕووی یاسایی و لە ڕووی نازام ئەو حاڵەتانەوە حکوومەت ناتوانێت پابندیان کە هەرچەند حکوومەت ئەگەر بیشەوێ لەمە ئەتوانێت بە جۆرێ لە جۆرەکان قەرەبوویەمان بکاتەوە. دکتۆر بەدەر لە ویژدان کە ئەتوانم بڵێم خۆشبەختانە خاوەن مڵکێکی بە ویژدانی زۆرمان هەیە نمونەشان دیار بوو جێگەدەستشان دیار بوو بەڵام خوێندکارێک ڕەنگە بۆ 8 مانگ شوێنێک بگرێوەکو بە شەنەوەخەی لەبەرەوەی خوێندن درێژە بێتەوە بگاتە 10 مانگ 11 مانگ یانی ئەو 2 مانگێک زیاتر مەسرەفی لەسەر بێ ئێوەکو ڕێکخراوی قوتابیان هیچ پرۆژێکتان لە مێشکایان هیچ فرێکتان هەیە بۆی یاداشتێک بۆ تایبەت بەو خوێندکارانەکەوا لە بەشەناوخۆیەکان چگەل لە ڕێگەی خێرۆمەنانەوە یاخود چ لە ڕێگەی قسەکردن لەگەڵ خاوەن مڵکەکانە یاخود هەر بیدەنە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان خۆیان مەسەنە هاوکاری ڕەنگە ڕێژەیشان زۆر نەبێ بەڵام بۆوان بارێکی گران بێ 1-2 مانگ زیاتر کرێ بدەن ئێمە هەمیشە لەگەڵ ئازارەکانی قوتابی خوێندکار دەست و پەنجەمان نەرم بووە و هەنگاوەکانیشمان لەگەڵیانە یعنی بەردەوام بۆ جارێک لە جارەکان ئەوەی کە لەو کاتەی من لەم کاری ڕێکخراوی ئیشەکەم نەمبینیوە ڕێکخراوی قوتابیان لە هەموو کاتەکانی کاروانی ڕێکخراوی مانە دوور بوو بێ لە قوتابی خوێندکار وەک باسم کرد ئێستا ئێمە تەرکیزمان لەسەرەوەی ساڵێکی خوێندن نەفەوتێ لە ئێستا ئەکرێ حاڵەت ئاسایی بێتەوە بە دڵنیایی ئەمە پرۆژەمانە بێ بۆ حکوومەتم داوامان هەیە لە خێرخوازان و خۆیشمان وەک ڕێکخراوی قوتابیان لە ڕێی دەستگای ڕاژی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەمیشە هاوکار بووین بۆ قوتابی خوێندکار بۆ چ ئەوانەی کە لەم ماوەی کە
چەندین هاوکاری قوتابی خوێندکارمان کردووە بەوەی کە سوتەمەنیان پێویست بۆ یان بەشە خواراکیان پێویستەوە بە تایبەتەوانی کە لە ئەو شوێنانن کە بەکرێ گرتویانە ویستومانە ئەرکی سەرشانیان ئاسانکە ئیشەڵا با حکوومەت هەمومان چاو بخێنە سەرەوەی کە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ نەفەوتێ دوایی ئەوەش ئەتوانین هەنگاوەکانی ترمان چڕترکەینەوە و هەنگاوەکان بە جۆرێک بێ کە قوتابی خوێندکار لە کۆتاییە سوودبەندی یەکەمی هەر بڕیارێک بێ کە لە هەرێمی کوردستان دەرەچێت. زۆر باشە دکتۆر وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی پەروەردە لە ئێستادا پێشنیازی خوێندنیان کردو بە شێوازی ئۆنلاین پێتان وایەوە چارەسەرە بۆ منەوە وڵاتێکی وەکو بەریتانیا کە دوای کۆبوونەوەی لایەنی پەروەردەی خۆیان بڕیانیاندا کە ئۆنلاین ڕەت بکەنەوە و خوێندن درێژ بکەنەوە تاوەکو یەکینۆ ئەو ئەزمونە لە هەرێمی کوردستاندا سەرکەوتوو دەبێت؟ خۆی ئێمە هەرێمی کوردستان لە هیچ وڵاتێکی سەر زەوی ناچێت یعنی بۆ ئەوەی کە بمانەوێت هەرێمی کوردستان لە هیچ وڵاتێکی سەرزەوی چه ئەوەی زۆر پێشکەوتووە چه ئەوەشی زۆر دواکەوتووە ناچێ من بە قەناعەتی خۆم هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانەچێ ئێمە ئەبێ هەر بڕیارێک کە ئەدرێ لە کوردستانە ئەم بڕیارە بۆ کوردی بێ بەڕاستی یعنی زۆر بە ئێمە فرۆشتنەوە نازام پشتی کوردی و نازام ئەمانە بەڕاستی بڕیارەکانیشانە بێ کوردی بێ بۆیە ئەم بڕیارە کوردیانە ئەبێ بێت یەکەم جار بێن یعنی بە دوواداچوونێ بکەم بۆ گوزەرانی خەڵک لە کوردستانە ئەبێ بێن بە دوواداچوونێ بکەم بۆ گوزەرانی قوتابی لە کوردستانە ئەبێ بە دوواداچوونێکی تریشکەن بۆ ژیان یعنی خەڵکێک هەیە لە شوێنێکەژی تاوەکو ێسەیش ئەبێ بڕاتە سەربان مۆبایلەکەی بەدەستەوە بگرێت تەلەفۆنێکی پێ بکە مامۆستا هەیە لەم یعنی چووەتە وڵاتەیەک لە قوتابخانەکەیەوە هەر شەبەکەیتیانە بووە لە حاڵەتی ئاسایی کە لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە لێرە گرفتەکانمان لە بەردەستی حکوومەتن وەکو پەڕەیەکی سپی لە بەردەستێتی هەموو گرفتەکان ئەزانێت بۆیە ئەبێ بە پێی گرفتەکان بڕیار بدە ئێمە لە کوردستان تا ئێستا هەمووی پێشنیارە هیچ نەبووەتە بڕیار هەر بڕیارێک کە لە زیانی قوتابی خوێندکار بێ بێگومان ئێمە وەک ڕێکخراوی قوتابیان هەموو ڕێککارە مەدەنیەکان ئەگرینە بەر بۆ ئەوەی کە قوتابی خوێندکار زیانمەند نەبێت سوودبەند بێت لە پیاداشتەکەیشمانە زۆر تەکیدمان کردوێتەوە بە هەموو شێوەیە ئێمە خوێندنی ئۆنلاین بۆ بنەڕەتی و ئامادەیی ڕەدەکەینەوە بە هەموو شێوەیە لە یاداشتەکەیش ئاماژەمان پێکردە بۆ ڕەتیەکەینەوە لەبەر کۆمەڵی هۆکاری یەکێک لەوانە ئێمە لە 35 بۆ 40 قوتابی خوێندکار لە گوند و شوێنە دوورە دەسەکانی هەرێمی کوردستان قوتابین لەمانە هەندێکیان هەر مۆبایلیان پێنیە یان ئامێری پەیوەندیکردن بە هەموو شێوازەکانی ئامێرە ئەلکترۆنیەکانیان لانێ هەندێکیان هەر شەبەکە زۆر کارە باش نەبێت لە وە کارەباکەشمان ئەو بە هەر باسی دەکەین بۆیە ئەم شتانەمان ڕەت کردوێتەوە بەڵام ئێمە ئەگەر کات نییە منان ناوەڕێکی یاداشتەکە جەنابیشتان لە کەناڵی پێیان دەستان خۆش بە راپۆرتان لەسەر کردبوو ئێمە دیاریمان کردووە 1 و 2 3 چی لێبێت 4 و 5 چی لێبێت 6 لەگەڵ 7 و 8 بۆ 6مانێ ناوەتە لەگەڵ 7 و 8 لەبەرەوەی 6 ئامادەیە بۆ ساڵێکی تر کە قۆناغێکی جیاوازە لە ڕووی فسیۆلۆژی تەمەنیەوە جیاوازە بۆ ئەوەی کە ئاستی زانستی و ڕۆشنبیریشی جیاواز بێ جیامان کردێتەوە لە 4 و 5 و هەروەها قۆناغی سێ پێشنیارمان بۆ هەیە یەکەمیان ئەوەیە کە هەر تاقیکردنەوەی نیشتیوانی ئەم ساڵ نامێنێ بۆنەوە تەرکیز بخرێتەوە سەر نمرەکانی وەرزی یەکەم و دووەم و ئەو میکانیزمانی لە پێشتر واسمان کردووە و هەروە پێشنیاری دووەممانەوەیە کە بۆنەوە ئەم ساڵ تاقیکردنەوە ئەگەر بڕیارەکە نەگۆڕێ و هەر ئەبێت تاقیکردنەوەی نیشتیوانیە بێ پەروەردەی قەزاکان سەرپەرشتی بکەن کە ئەمەش ڕەنگە یعنی هەمویان کار ئاسانیەکە بەس هەمووی خاڵی ئەرێ و نەرەی هەیە خراپ و باشی خۆیانیان هەیە خاڵی سێمە گەروتومانە بە هیچ جۆرە بڕیار نادرێن نیشتیوانی هەڵبگیرێ پێویستە قوتابی خوێندکار 12 لەگەڵنەوە بۆ 12 چەند میکانیزمەکان داوە لێرەش بۆنەوە ئەتوانین جێبەجێکەین پۆلی 12 بێ بە هەموو قیاسەکان 4 خوێندن دەست پێ بکاتەوە بەڵام پێشنیارەکەی ئێمە ئەوەیە تەلەڤیزیۆنی پەروەردەی حکوومەتی هەرێ وەزارەتی پەروەردە بکرێتە کەناڵێکی لەگەڵ ناوخۆیی ئاسمانیش لەگەڵ ناوخۆی ئاسمانیش ڕۆژانە 3 کاتژمێر لەسەر یەک بە پێی خشتەیەکی ڕۆژانە وەک قوتابخانەیەک بێ ڕۆژانە 3 کاتژمێر چەند وانەیەکی تیا بخوێنرێ 3 وانە یان 4 وانە جێ بێتەوە بخوێنرێ وە قوتابی خوێندکار متابعی بکە لەبەر خراپی کارەباوانەیش دووبارە ببێتەوە و هەروە لە ئەکرێ لە
شوێنە ئەلکترۆنیەکانیش و شوێنانی کە باشە ئیسفادەی لێ بکرێتەوە بۆ 9 شەمان پێشنیارمان هەیە بەڵام بە هەمووی نەگەمە داوان نا پۆلی 12 ئامادەی لەگەڵ زانکۆ پەیمانگاکان لە دەی چوارەوە با خوێندن بەردەوام بێ بەڵام بۆ زانکۆ پەیمانگا بە هەموو شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوەین کە سیستەمی ئۆنلاین بۆ ئەوان هەبێت چونکە ئەوان ئێسەی ژەندێک لە زانکۆ پەیمانگاکان ئێستا ئێمە من دوێنێ لەگەڵ قوتابیەکە قسە کردوتی لە ماڵەوەم خەریکی وانە خوێندنی وتم وانەی چی وتی ئەوەی هەندێک وانەمان هەیە هەر لە پێش ئەم قەیرانش ئۆنلاین بووە ئەمانە شتێکی باشە بۆ قوتابی خوێنکاری زانکۆ پەیمانگاش وەک وتم چاوکراوەترە ئەتوانێت لەگەڵ ئەمان دەست و پەنجە بکە بەڵام بۆ ئەمەش ئێبێت چاومان لە ئەوە بە گرفتەکان چارەسەرکەین یەکەم گرفتی ئەو قوتابیانی شوێنی دوورە شوێنەکانیان دوورە پێویستە چارەسەریان کەین کە هێڵەکانی ئەنتەرنێت وەک پێویست نییە پێویستە لایەنی مادی قوتابی خوێنکار چارە یعنی حسابێکیەوە بکرێت بە جۆرێک لە جۆرەکان ئۆفەرێک لەلایەن کۆمپانیەکانی پەیوەندی ئەنتەرنێتی بدرێت بە قوتابی خوێنکار بە پێی بەڵگەنامەیەک ئێمە داوامان کردو هیواخوازیشین بە خۆڕایی پێیان بدرێت ئەگەر زۆر کۆمپانیەکان نەیانتوانی لە خۆیان ببورن بە نرخێکی زۆر ڕەمزی پێیان بدرێت لەگەڵ ئەوە داوامان کردووە ئەو قوتابیانەی کە لە دەرەوەی شارەکان بە تایبەتی شوێنە دوورەکان و هێڵەکانی ئەنتەرنێتی لێ نییە بەشێکی ناوخۆییان بۆ بکرێتەوە بە جێبەجێکردنی ڕێککارەکانی تەندروستی و سەلامەتی لەو بەشە ناوخۆیانە کە قەرەباڵخی یا دروست نەوێت بتوانن لە ڕێی ئۆنلاینەوە هەموو ڕۆژێک ئەوان ئاگیان لەوانەکان بێ و مامۆستا بەڕێزەکانیش لە شوێنەکانی خۆیانە وانە بخوێنن بۆ 12 ئامادەی ئێمە کوڕێکخدای قوتابیان یعنی ئامادەی خۆمان دەربڕیوە چ ئەوەی کە تەکلیف لە مامۆستای بەڕێز بکەین چ ئەوەی قاعەکانی ڕێکخراوی قوتابیان لە سلێمانی هەولێر و شوێنەکانی تر بە تایبەت سلێمانی هەولێر بخەینە بەردەستی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرەکانی پەروەردە کە لەوێ وڵاوانەکان پەخش بکرێەوە تەلەڤیزیۆنی خۆیشیان لەوێ و بیگوازێتەوە. دکتۆر کاتمان هیچ نەماوە لە کەمتر لە 30 سانیە 20 سانیەش بێ باشتر ئاخر قسە دەکەرمان بێ بۆ هیچ کاتمان نەماوە حکوومەت بەدەمەوە هات بۆ پرۆژەکەتان چکە ئەوەی ئێوە زۆر گرنگ بۆ ینی هیچ بەڵامدانەوەداشتەکەتان من لێرەوە سپاسی وەزیری پەروەردە کە بکە بەردەوام لەسەر خەت لەگەڵوانە دوێنیش تەلەفۆنمان بەیەکەوە کرد دیار بوو وێر های دەستخۆشی داوایەوەی کرد کە پرۆژەکەی بە بنێری نەتوێنێت بەدەستی خودی وەزیری پەروەردە گەیشتووە وەزیری خوێندنی باڵایش بۆمان ناردۆ بەڵام بەداخەوە ژمارەکانی بەردەست نەبوو کە قسەی لەگەڵ بکەین و بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەسەر ناوێکی پرۆژەکە عاتەن گفتوگۆ جیاوازە لەوەی کە تۆ وەرەقەیە بخیتە بەردەستیوتەوە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایش بۆمان ناردوون و ئەمڕۆژ لەسەر خەتە بین لەگەڵیانە بۆی ڕوونکردنەوەیان پێ بدەین. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بیستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لەم تۆرەی لەگەڵمان بوو بینەنە بەدەست ناوڕێکمانەیە بدەینەوە لەتە. بەڵای زان وەک دیارە ئەم شەو 14 حاڵەتی نوێی کۆرۆنا ڤایرۆس لە سنووری پارێزگای سلێمانی و ئەمڕۆژ 8 حاڵەت لە سنووری پارێزگای هەولێر و با بڵێن ئەوانیش لە سنووری تەندروستی هەولێرن تۆمان کراوە بۆیە بەداخەوە ڕێژەی هەڵگرانی کۆرۆنا ڤایرۆس لە هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەدایە و زیاد دەکات بە هیوای پابەندبوون و مانەوە لە ماڵەکانتان و ئەمەش گەورەترین هاوکاریە بۆ لایەنە پەیوەنددارەکان تا بتوانن دەستکراوەتر بن و سەرچاوەکان و شوێنە گوماناویەکانی بوونی ڤایرۆسی کۆرۆنا لەوێ بدۆزنەوە و هەروەها گەورەترین خزمەتیشە بە خۆتان و بە خانەوادە و ئەزیزانتان کەوا لە ماڵەکان بمێنەوە ئەماوە کەمەی ماوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن بۆ هیوایی بە کەمترین زیانەوە و بە کەمترین قوربانیەوە با بڵێن پرۆسەی کۆرۆنا ڤایرۆس ئەو مەترسیانی کە هەیە تێپەڕ ببین هەر بۆوە بیرهێنانەوەی بەڕێستان بینەری زانیاریەک تەندروستیەکان دەبین ڕێنمایە تەندروستیەکان دەبین دێنەوە. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنای نوێ نەوەیەکی نوێی سارس ڤایرۆسی کۆرۆنایە و لەم دواییانەدا دۆزرایەوە. دوای ئەوەی چەند کەسێک لە شاری ووهانی وڵاتی چین ڕوبەڕووی هەوکردنی بۆڕی هەناسە بوونەوە. تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکار نەدۆزراوەتەوە تەنها پشودان و حەسانەوە و چاودێری نەخۆش باشترین چارەسەرە. تا ئێستا هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە نەسەلمێنراوە.
بەڵام هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ تێکەڵبوونی هەندێک لە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤ دەگەڕێتەوە. دوور بکەونەوە لە شوێنی قەرەباڵغ و ئەو کەسانەی کە گومان دەکەیت نیشانەکانی ئەنفلۆنزای لێ بەدەرکەوتووە، هەروەها دەست مەدە لە کەلوپەلی کەسانی توشبوو بە ئەنفلۆنزا. دوور بکەوەرەوە لە دەستلێدانی ڕاستەوخۆ لە ئاژەڵی زیندوو یان مردوو، ئەگەرچی ئاژەڵەکان ماڵی بن یان کێوی یان لە کێڵگەدا بن. چۆن مەترسی توشبوون بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکەینەوە؟ دەستەکانت بشۆ بە ئاو و سابوون یان شامپۆیەک کە کحول لە پێکاتەکەیدا هەبێت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنیکس بگرە. لەو کەسانە دوور بکەوەرەوە کە نیشانەکانی ئەنفلۆنزای تێدایە. بەباشی گۆشت و هێلکە بکڵێنە. بەبێبوونی پێداویستەکانی خۆپارێزی دەست بۆ ئاژەڵ مەبە. چۆن کەسانی تر لە توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزیت؟ لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنیکس بگرە یان دەست بگرە بەدەمتەوە. کلینیکسەکە دوای بەکارهێنانی فڕێ بدەرە ناو سەتڵە خۆڵێکی سەرداخراوەوە. لە کاتی کۆکین و پژمین یان ئەگەر خزمەتی کەسێکی نەخۆشت کرد دەستت بشۆ. خۆت و کەسانی تر لە نەخۆشی بپارێزە. لەم کاتانەدا دەستت بشۆ. لە دوای کۆکین و پژمین، لە کاتی خزمەتکردنی نەخۆش، پێش یان پاش، لە کاتی ئامادەکردنی خواردن، پێشنان خواردن، دوای چوونە تەوالێت، ئەو کاتانەی دەستەکانت پیس دیارن، دوای دەستدان لە ئاژەڵ و پاشەڕۆکانی. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵازیزان لە تەوەرێکی دیکەی بەرنامەی ئەمڕۆژماندا باز لە کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا دەکەین لەسەر ژینگە بۆ پێی کە لە هەموو جیهاندا ڕێکاری زیاتر گیرایە بەر بۆ تەشەنە نەکردنی یاخو بڵاو نەبوونی ئەو ڤایرۆسەیەکێک لەوانە قەدەغەکردنی هاتوو چۆ بووە ڕاگررتنی تەواوی هێڵە ئاسمانیەکان بوو و ڕێگەگرتن لەوەی کە هاوڵاتیان نەچنە دەرەوە لە ماڵەوە بن. ئەمانە هەمووی کاریگەریەکی باشیان لەسەر ژینگە هەبووە دوای ئەوەی کە زۆرێک لە شارەکان بەتایبەت شارە پیشەسازیەکان کارگە و معمەلەکان هەموو ئەو بواریان داخزوە لەگەڵیشیادا فڕۆکە هێڵە فڕۆکوانەکان داخراوە ئۆتۆمبیل لە هاتوچۆی ناو شەقامەکانیشدا وەستا. ئەمەش بۆ هۆی کەمکردنەوەی گازی دۆمۆکسیدی نایترۆجین لە هەوادا و کاریگەرێکی باشی لەسەر پاکبوونەوەی ژینگە هەبوو بۆ پێی کە ئەو وێنانەی کە ناسا بڵاوی کردوێتەوە دیارەکە ژینگە بەتای لە جیهاندا پاک بووێتەوە. ئەمڕۆژ گفتوگۆ دەکەین لەسەر ئەو کاریگەریانەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ژینگە بە میوانداری زۆر بەڕێز ملکۆ بازیانی سەرۆکی پارتی سەوزای ژینگەی کوردستان. کاک ملکۆ زۆر بەخێربێ. ڤایرۆسی کۆرۆنا چ کاریگەریەکی هەبوو لەسەر ژینگە بۆ پێی کە ئەو هەموو ڕێکارانە گیرایە بەر بۆی بڵاو نەبێتەوە لەگەڵیشیادا سوودێکی زۆری هەبوو بۆ ژینگە؟ بەڵێ ڤایرۆسی کۆرۆنا وەڵا بۆ بە خزممان یعنی ئەوەی بەو کرا بە دەیان ڕێکخراوی ژینگەی یان بڵێن حیزبە سەوزەکانی ئەوروپاوانە نەکرا. ئەوەی کە لەو ڤایرۆزە مەترسیدارە بەداخەوە کە ئیمڕۆ یەخەی مرۆڤایەتی گرتووە، کارێکی ترسناکی دروست کردووە لە ناو مرۆڤایەتیدا، خەڵکی ڕوبەڕووی ناتەندروستی کردوێتەوە. بەڵام لە هەمان کاتیشە ژینگەی سەتاسەری گیان پاک بۆیەوە. یعنی ئەوەی کە لە ڤایرۆسی کۆرۆنا بەدیکرا و مەترسی خستە سەر مرۆڤایەتی پاکردنەوەی وڵاتان و هەرێمەکان بوو. یعنی نەمانی ئەو پیشەسازیە قورسانی گیان بوو کە ساڵانە یان ڕۆژانە بە هەزارانەها بەرهەمی بڵێن وەکو موادی گازیەکان یان چیمەنتۆ یان ئۆتۆمبیل کە ئەمانەیان لێ بەرهەمات و یان دروستەکرا، بەڵام ئەمانە ئێستا هەمووی ڕاگیرە. ئەگە دیقەت دەن کە ئەوەی وەکو بەڕێزیشی لە راپۆرتەکەتا باست کرد،
یان بە پێی و تەقریرەکەی ناسەبێت کە ژینگە بە تەواوەتی پاکبێتەوە. ئێمە ئەتوانین بڵین ژینگە تا 10 ساڵتر پیس نابێتەوە، هەتا 10 ساڵتر پیس نابێتەوە. ئەوەی کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە هەر لەم هەرێمەی خۆمانە دیقەتدەین لەم شارەیە بە تایبەتی سلێمانی سێری کە کەشوهەوای ئەم شارە ئێستا چەند جوان بووە، یان مەسەرەن ئێستا سروود چەند جوان خۆی ئەنوێنێ. یعنی ئەگە سێری شاخی گۆیژەکە ئەگە سێری شاخی لای هەزامێد و بەرانان کە ئەو ڕێژە سەوزایە جوانە کە تەپوتۆزی لەسەر نییە کە دووکەڵی لەسەر نییە، ئەمانە هەمووی هۆکاری ئەوانە بووە کە لە ڕابردوودا ئەم کارکە و کۆمپانیانە کە لە ناوچەی پیشەسازی تانجەرۆ کە هەوای شارەکەی پیس کردەوە یان زۆربوونی ئۆتۆمبیل لە سەرئاسی هەرێمی کوردستان کە بەپێی ئەو ئامارەی کە تۆمار کراوە لە بەڕێوەبەری هاتوچۆی هەرێمی کوردستان کە نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەیە. ئێستا ئەمانە هیچی نەماوە. ئەمە بۆیە ینی مەترسی ڤایرۆس وای کرد کە ئێمە لێرە بڵێن ژینگە پاک ڕائەگرین. لێرە ئیتر خەڵک فێری پاکڕاگرتنی ژینگە بوو. ئێمە وەکەوەی کە لە بەسەڵبەتەوە باسیەوەم کرد وتم بووە بە خزممان، بەڵام لە هەمان کاتیشە ئەمە حەقیقەتێکە. ئێمە جاران ئەگە باسی ئەومان کردای بە ساحێب کارگەیەکمان وتە کاکە ژینگە گشتی پیس مەکە، ژینگەی وڵاتیان پیس مەکە، جۆی لێی نەبوو. ئێستا خۆی کەوتوەتە ئەو مەترسیەوە، خۆی ناوێرە جارێکی تر ژینگە پیسکاتەوە. زۆر باشە کاک ملکۆ. ئەوە بۆ پشتگیری قسەکەی جەنابەت دوێنێ لەو بەرزایە بووین هاوڕێک ماوتی ئێرەڵی چیاکانی بەرانان و لای هەزامێن نزیک بووەوە یا چای من پاک بووەوە، یانێ ئەوە کەشوهەوا جوان. کۆرۆنا ڤایرۆس وای کردووە ڕاستە زۆربەی ئەوانەی کە زیان بە ژینگە دەگەێنن ڕاگیراوە، بەڵام بیریشمان نەچێ ڕێژەی بەکارهێنانی ماسک و دەستکێش وەروەها قاپی سەفەری و پەرداخی سەفەری لە زۆربەی ماڵ و یان شوێنە گشتیانی کە ئیشیان تا دەکرێت نەگەو شوێنانی بۆ نمونە هەر دامەزراوەیەگە دایرەیەک کێسەنانی تا دەخورێت. ئەمانە چەند خراپە ئەگەر بۆ ژینگە مەسەرەن فڕێ بدرێن بڵاو بکرێنەوە یاخودە هەموو پلاستیکە من دەبینم زۆرجە هاوڵاتی ئەوانەشی کە دێنە دەرەوە دەستکێشەکان ینی هەر فرێ دەدەن، هیچ پلانێکتان یان هیچ پرۆژەیەکتان نەکرۆ بۆ کۆکردنەوەی دەستکێشەکان یان دووبارە سوود لێوەرگرتنیان وەکو پلاستیکێک شتێک. ئێمە هەر لە سەرەتا داوامان کردوتمان ئەمە کارێکی خراپە و ژینگە پیسەکە. لەبەرەوەی ئەمە ئەگە بە شێوەیەکی زانستی تەندروستی بەکارنەیە لەوانەیە حاڵەتی مەترسیداری زیاتر لێ دروست بێ. بەڵام لە هەمان کاتیشا ئێستا زۆرترین هاوڵاتی ئێمە ئێستا دەستکێش و دەمامکی لە دەمایە بڵین یعنی ئەکرێ ئەمانە بە شێوەیەکی تر ئەمە لایەنی سەحە ئەکرێ وشیاری زیاتر بدا بە هاوڵاتیان. ئێمە لە بواری ژینگەی یا داوامان لە هاوڵاتیان کردووە ئەگەر بەکاری شێنن دواتر کە ئەڕۆنەوە ماڵەوە نابێ بیبێتە ماڵەوە، ئەبێ داینی لە سەلەی خۆ لە کاداینی ئەو کاتەبی خێتە علاگەیەکەوە ئەو کاتە نەچێتە سەر زەوی، چونکە ئەگەر ئەمە بچێتە سەر زەوی جارێکی تر وەکو هەمان ئەو مەتارە ئاویان ئەو شێوەی مادەی پلاسیکیە وایە و کە ئەچێتە ناو خاکە و خاکی وڵات پیسەکە لە ڕوبەڕووی ئیفلیجبوونی یەکاتەوە. بۆ ئێمە داوامان کردووە ینی وە ئیشیشمان لەسەری کردووە، بەڵام چارەسەرێکی تر نییە بۆ ئەمە، چارەسەرێکی تر نییە بە تۆ بە هاوڵاتیە بڵێ وڵات دەستکەش مەکەرە دەست. بەڵام ئێمە لە باتیەوەی کەوتمانە تۆ دەستکەش لە دەستمەکە وتمانە تەوقە مەکە، خەڵک ماچ مەکە، مەچۆ سەردانی کە سوکارت مەکە، چونکە ئەم ڤایرۆزە ململانەی لەگەڵا ناکرێت. ئەم ڤایرۆزە مەترسیدارە. ئێمە دەمێک هەر یەکەم ڕۆژ ئێمە هاوارمان کردووە، ئێمە یەکسەری بەپێی ئەوەنی کە لە بواری ژینگەی یا شارەزاییانەیە و کە وەرمان گرتووە ئێمە یەکسەری هاوارمان لە خەڵک کردوتمان ئەمە ململانەی لەگەڵا ناکرێت، ئەمە زۆر مەترسیدارە. یانی مەچۆ مناڵت ماچ مەکە، هەتاکو لە ماڵی خۆتا کە ئەڕۆیتەوە مناڵەکەت ماچ مەکە، مەچۆرەوە لەوێت تەوقە بکەیت لەگەڵ کورتا و لەگەڵ خێزاندا و لەگەڵ ئەوەی کە تۆ میوانداری کەیت. ئەم حاڵەتەی میوانداری نییە بە هیچ شێوەیە، نە ئەکرێ برات بێت بۆ ماڵت، نە ئەکرێ خوشکت بێ بۆ ماڵت، نە ئەبکرێ خزمت بێ بۆ ماڵت، کە هاتیش ناکرێتەوە تەوقەی لەگەڵاکەی. بەڵام ئێمە ئەمانەمان وتووە، ئەمە لەسەر ئەو پرسیاری کە وتی دەستکەش چۆنە بۆ ژینگەوانە، ئەمە یەکێکە لە هۆکارە سەرێکەکان بۆ پیسبوونی ژینگە، چکە لەوانێ ملیۆنی هاوڵاتی ئەمە لە دەستکە ملیۆنی هاوڵاتی ڕۆژانە لەوانێ 2 جار فڕێدا، خۆ ئەمە بۆ 1 جار بەکارێت. ڕاستە. کاک ملکۆ هەموو ئەگەر هەرێمی کورسان بنونەوەگرین بۆ جیهانیش توانین بڵێن بەتاوی وەرزی بەهار بوو سێرانگاکان داخراون، کارگەکانی بەرهمێنانی شتومەکەوانی بەتابەت گازی دۆنگسید و ئەوانەی با بڵێن گازە ژەهراویەکان کە ژینگە پیسەکەن داخراون، ئۆتۆمۆبیلەکان هاتوو چۆیان کەم بۆتەوە، ڕەنگە کۆمەڵێک مەسروفات و ئەوانە و ئاگر هەتا جژنی نەورۆز بەداخەوە کە توانم بڵێم ساڵانە لە ڕۆژی نەورۆزا کۆمەڵێک
شتیان بەکارێنا بۆ سووتاندن کە ئەو نێتر ژینگەی کوردستانی پیسەکرد ئەم ساڵ هەموو ئەوە نەبوو ڕیزبەندی ئێوە یاخود باڵێن خوێندنەوەی ئێوە بۆ پاکبوونەوەی ژینگە مەسەلەن تەسیری لەسەر چی کردووە ژینگە هەوا پاک بۆتەوە سروشت پاک بۆتەوە خاک پاک بۆتەوە ئاو پاک بۆتەوە یعنی ئەوەی کە ئێوە بە حکومەی لە ژینگە ئیش لەسەر ژینگە دەکەن کاریگەریەکانی ئەمە بە چ ڕیزبەندیەک ژینگەی پاک کردوێتەوە یان تا چه ئاستێکیش ئێمە ژینگە سێ ڕێگەزی سەرەکی ئەوەکو باسی کرد ئاوە هەوایە خاکە ئەمانە هەرسێکیان 100% پاک بوونەتەوە لە دەستی ئەو مرۆڤانەی کە ژینگەی پیس کردووە کە چونکە ئەوە خۆی ئەو سێ ڕێگەزەر پێی ئەوتێ ئەوە سروشتە یعنی کە تۆ چی ئاو چی هەوا چی خاک یعنی تۆ لە نەمانی زۆربوونی ئۆتۆمبیل هەوا پاک بووەوە لە نۆمانی زۆربوونی ئەو کارگەزە بەلاحانەی کە بێشمەران لە وڵاتە کاری خۆیانەکەن کاری وەبەرێنانەکەن زۆریان بە فیلتەری ژینگەی یان ناڕۆن دووکەڵ و هەوای ئەو شارەیان پیس کردووە واتە ئیتر چۆن ژینگە پاک نەبووەتەوە یان تۆ مەسەلەن بە هەزاران هاوڵاتی ئەچووە سەیرانگاکان ئێمە لە ساڵانی ڕابردووە ئەسوین لەگەڵیان ئەو نا هاوارمان کرد کاکە ئەچنە ئەو سەیرانگەیە کاکە لە دوایە ئەم پاشەڕۆژەی خۆتان بێننەوە یعنی من لە سەیرانگەی دوکانتان بۆ باسکەم دەریاچەی دوکان یعنی من خۆم لەوێ بوومە هاوڵاتی لێ چۆتە سەیران دوای ئەوە پاشەڕۆکەی خستۆتە ناو دەریاچەکەەوە یعنی حچی ئەو زوبڵ و خاشاکەیە کە لەوێ هەمووی خستۆتە ناو دەریاچەیە ئەو دەریاچەیەش بۆ کێ ئاوی ڕێیسی سەرچاوی خواردنەوەی هاوڵاتیانی سلێمانیە یان ئەوەی تانجەرۆ ئێستا خۆ هەمووی کاڕاتەوە و ئەچێتە دەریاچەی دەربەنی خان خۆ دەربەنی خان چێ لێ خواتەوە دەریاچەی دەربەنی خان خەڵکی دەربەنی خانە باوە نورە هەتاکو کەلار باشە خۆ مرۆڤی تیاژی واتە ئەم ڤایرۆزە وای کردووە یان وەک چۆن بڵین پێی وتین بە مرۆڤی ئیتر بۆستە ئیسۆپکە لێرە ئیتر تۆ بۆ نییە جارێکی تر ژینگە پیسکەی و ئەگەر ئاسایش بێتەوە بە مانگێکی تژ ئەم وەزە ئاسایی بێتەوە تۆ 10 ساڵتری ئەوێ کە جارێکی تر خەڵک بێرە ژینگە پیسکاتەوە عەفو لێرە ئێمە چیتر هەیە لێرە شتێکی تر هەیە ئەو مرۆڤەی کە ناخی پیس بوو پاک بوویەوە چۆن یعنی مەسەلەن مرۆڤ هەبووە یعنی بە بەردەوامی احترامە یعنی ناڵم هەمووی یعنی ئینسانێکی پیسکەر بووە خۆی پیسکەر بووە یعنی مەسەلەن لە ناو چۆتە ناو شوێنان مەسەلەن خۆی نەشۆریوە دەستی نەشۆریوە یعنی عیبە من ئەو قسەیە بکەم بۆ بینەران و بۆ ئەوە حورمەتن بەڵام من حەزەکەم بۆ لاجەیە قسەکەم لەبەر ئەوەی هاوڵاتیانی ئێمە هاونیشتیمانیانی ئێمە زۆر باش لەوە تێبگا یعنی ئێمە هاوڵاتی هەبووە مەسەلەن بە 2 ڕۆژارێ خۆی شۆریوە ئێستا هەر لە ترسی ئەوەی کە ڕوبەڕووی مەرگ بۆتەوە هەموو ڕۆژە دووجا خۆیە شۆرێ ئەمە میمەکەی لایە یعنی ڤایرۆس فێری کردین ئەو ڤایرۆسی کۆرۆنایە فێری کردین کە ئێمە چەندێ ژینگەمان خۆش بێ چەندێ ژینگە بپارێزین زۆر باشە کاک منکۆ مەترسێکی کە هەیە کە ڕێکخراوە ژینگەیەکان هۆشداری دەدەنەوەی ژەوەیە کە خەمی ئەویانە بە هاوشێوەی ساڵی 2008 بۆنەوە کە ئەزمەیەکی ئابووری دروست بوو وڵاتە پیشرازیەکان داوایان ینی هانی زیاتری کارەکانیاندا کە بەرهەمەکانیان 2 بەرامبەر بکەنەوە ئەو کاتە 2 بەرامبەر ژینگە پیس بوویەوە ئێستاش خەمی ئەوە هەیە کە دوای نەمانی ئەم ڤایرۆسە ئەوە دووبارە بێتەوە ینی هانی کارگەکان بدرێتەوە هانی ئەو کارگە شارە پیشسازانە بدرێتەوە کە دووبارە بەرهەمەکانیان زیادکە بۆی قەرەبووی ئەوەی کە ئێستا وەستاوە بیکەنەوە پێتان وانە ئەوەش هەر دووبارە زیانیە بێت ئوستا جارێکی تر هیچ سەرمایەدارێک هیچ کارگەیەکی پیشەسازی قورس کە پێی ئەوتێ پیشەسازی قورس لەسەر ئاسی عالەم 3 لە خۆیەگرێ چیمەنتۆیە شیشە نەوتە ئەمە جارێکی تر ناچێتەوە 2 مانگ بەر لە ئێستا ناتوانێت بەرهەمی بێنێتەوە چکە لەبەر ئەوەی مەترسیە ئەم مەترسیە بەردەوامە بێ ئەم ڤایرۆزە بەردەوامە بێ ئەم ڤایرۆزە خۆی ئەگۆڕێ بە هەموو شێوەکان بۆیە هیچ پیشەسازیەکی قورس ناتوانێت جارێکی تر ئەو نە بەرهەم و ئینتاج بێنێتەوە بەرهەم کە ژینگە پیسکاتەوە چکە سنووری بۆ داهاندری ئەم جاران چکە ئیمڕۆ پێت ئەڵەم مرۆڤایەتی لە مەترسیدایە و پێت ئەڵەم ئیمڕۆ گیان وەساوە یعنی جارێکی تر نەتەوە یەکگرتوەکان یان ڕێکخراوە ژینگەیەکان یان ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕێگا بە سەرمایەداران نادن و دوای ئەوە حەزەکەم یەک شتێک بۆ بینەران باسکەم ئەمان ململانەیە لەگەڵ ئەوەی سەرمایەدار کە لەسەر ئاستی گیانە کە بۆ بەدەستێنانی زیاتری درا و پول ڕۆژانە گوێی نەداوە بە ژینگە گوێی نەداوە بە سروشت
بەس ئەوە بۆ ئینتاج بکە ئەمە هاتەوە حاڵەتی ئیتر پێی وت بۆستە تۆ لێران نەوەسی ئەتکوژم ئەوە ئێسا کامی سەرمایەدارە و کامی پارەدارە و کامی هەژارە لە جیانە یەک شتێکە سەرۆکی کام وڵاتە هەیە وەکو هەم ئاوڵاتێکی یاسایی وایە ناتوانێت سەفەرکە ناتوانێت بچێتە وڵاتەکەی دراسی ناتوانێت بچێت کۆبوونەوەی لووتکەی وڵاتان بکە ینی بۆیە جارێکی تر قەت تەسەوری ئەوە ناکرێتەوە کە سەرمایەداران یان بڵێن ئەوانەی کە پیشەسازی قورس بەڕێوە ئەبن جارێکی تر بتوانین ئینتاژ زۆر بکەن و ژینگە پیسکەن هەتاکو من پێم وایە تەسەورەکەین هەتا مەسەن ئەوانەی کە بەرهەمی ئۆتۆمبیلێنن ڕێژەیەکیان بۆدانن یانی لە ساڵێکا پێیان بڵێن ئەو نەبەرهەم بێنن لەبەر ئەوەی ئەم وەزعە بەردەوامە بێ ئەمە حاڵەتێک نییە جارێکی تر بڵێن بەس پەکینی گرتەوە وانی گرتەوە سین ڕوبەڕووی ئەمە بۆیە لە سینەوە ئەگەر ئێمە سێری گیان بکەین واتە 200 وڵات ئێستا بەدەست ڤایرۆزی کۆرۆناوە ئەناڵێنێ من حەزەکەم ئەلێرا یەک شتێکم پێم سەرڕای کەم کوڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام جێگای زۆر دەستخۆشیە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیمڕۆ لەم وڵاتەیە کردی بەڕاستی هیچ دەوڵەتێک کە پێشکەوترین وڵات وەکو بەریتانیا وەکو ئیتالیا ئەمانە ناتوانین ڕوبەڕووی ئەو ڤایرۆزی کۆرۆنایە بنەوە ئێمە جێگای دەستخۆشیە بە تایبەتی ئەو برایانەی کە ئێستا لەسەر جادەکانن چی برایانی هاتوچۆ چی برایانی ئاسایش برایانی پۆلیس ئەو دکتۆرە بەڕێزانەی کە شەو ڕۆژان قسوەتە سەرەک بۆ ژیان و پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی جێگای تەقدیرە بەڕاستی جێگای ڕێز و سوپاسە کە ئەبێ دەستی یەکە بە یەکیان بگوشین کە ئەوان هاتن نیانێژ ئەم وڵاتی ئێمە ڕوبەڕووی لەوە مەترسیدارتر بێتەوە ئەگەر ئەوان نەبوونایە وەزارەتی سەحە و بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی و هەرێمی کوردستان پارێزگاکانی تر نەبوونە باوەڕتان هەبێ لەوانەیە بە هەزاران هاوڵاتی ئێمە لەسەر جادەکان بکەوتایە هەر چارەسەری بۆ نائەکرا چارەسەری وە زۆر باشە بە هیوای لەساقی بۆ هەموو برایانی هاتوچۆ و هێزەکانی ناوخۆ و پزیشکە بەڕێزەکان کاگە ملکۆ بۆ نمونە ئێستاکە ئەتوانین بڵێن ژینگە بە شێوەیەکی زۆر باش خاوێن بووەتەوە ئەمە لە زمانی کوردی شتێکی ئەڵێ شەڕێگەڵەسێ خێرێکی تایە ڕەنگە کۆرۆنا ڤایرۆس هاوڵاتێکی زۆر بوو بنە قوربانی خەڵکێکی زۆر ئێساکە بەهۆی ئەوەی ناتوان ئیشکەن لە ماڵەوە پێویستی مادیان هەبێ معنەویە هەموو شتێک بەڵام ڕێکخراوەکانی ژینگە ئەزمونێک بێەوەی خۆیان بیانەوەی بۆیان تاقی بۆتەوە تا شتێک دەرفەتێک فرسەتێک لە بەردەم ڕێکخراوەکانی ژینگەیە هەیە کە ژیان ماوەیەکی کاتی وەسا وەکو هاتوچەوانە و ژینگە خاوێن بوویەوە هیچ پلان و پرۆژەیەک هەیە یان تۆ پێت وایە ڕێکخراوەکانی ژینگە لایەنە پەیوەندیدارەکان هەتا لە ئاستی نەتەوە یەکگرتوەکان وانی کە لەسەر ژینگەی جیهانی هینەکەن ساڵانە چەند ڕۆژێک جیهان ڕابگرن بڵێن بۆ نمونە لە ئەو نیم ساڵ بۆنی ساڵ هەموو جۆرەك هاتوچۆ قەدەغە بێ هەموو جۆرە چوونە دەرەوەی قەدەغە بێ بۆی مەسەن زەوی نەفەسێک باتەوە مەسەن ڕەنگە ڕاگررتنی یەک جاری زەوی لەسەر بە هەموویەوە یەک ڕۆژ ئەو هەموو ئۆتۆمۆبیل و تیار و شەریکانە بۆسن ڕەنگە جیهان بۆ جیهان باش بێ هیچ پرۆژەیەکی وا بیست بێتان یان لە دوای دروستبوونی ئەم حاڵەتەوە فکرێکی وایان بۆ دروست بوو بێ هەر دوێنێکە پارتی سەوزی کوردستان نووسراوێکی ئاراستەی هەستێ سۆرەکایەتەکەی هەرێمی کوردستان کردووە کە دەی سێی هەموو ساڵێک 2 ڕۆژ بکە بە پشووی ڕسمی ئۆتۆمبیل ڕاگیرێت کارگە و کۆمپانیاکان ڕابگیرێ هاوڵاتیانیش ئەگەر جۆرێ لە جۆرەکان بێنە دەریشەوە با هەر بە پێ و هاتوچۆ بکەن و بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە مەترسیدارە کە لەو ڕۆژایە بۆ دەی سێ بکەینە ڕۆژێکی مێژووی مەترسیدار بۆ ئەوەی نەوەکانمانی پێ ئاژناکەین و ئێستا هەرسێ نووسراوەکەمان ئاراسی هەستێ سۆرەکایەتەکە کردووە بە ژمارە 20 ئەتوانن بە دواچوونی بۆ بکەن ئەمە یەکێکە کە لە ئێمە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە کە ئەو ڕۆژە بکەینە ڕۆژێکی مێژووی لەبەرەوەی ئێمە بێ بە پشووی بێ بە قەدەغەیات هاتوچۆ قەدەغە پشووی هاتوچۆ قەدەغە کە ئێمە ئەڵێن پشووی سەتاسەری لارێمی کوردستان واتە ئێمە هەر پشووی هاوڵاتیان نەبێ بۆ ئەوەی دام و دەستگایەک داوام نەکات خۆ ئێمە ئەوە پشوومانەیە لەوانیە ئێمە داوای ئەوە ناکەینەوە هەچەند خۆت ڕەن بێ زۆر ئاسان ئێستا بێت چونکە دەی سێکە ئەو ڕۆژە بوو کە ئێمە هەمومان لە ماڵەوە بووین دەی سێ ڕۆژی جلی کوردیە یانزەی مای ئەتوانی مەسەن قسەکەش پێ بڕم بوو بورە مەسەناگە پشوش نەبێ هەر مەسەن
چەندەی سێ ئۆتۆمۆبیل مەمنوع بێ هاتوچۆ خەڵک بە پیاسە بە پێ بڕاتە دەرەوە داوامان کردووە بە ڕسمی پێم وایە هەموو وڵاتان ئەو ڕۆژە ئەکەنە ڕۆژی ڕاگرتنی ئۆتۆمبیل ڕۆژی ڕاگرتنی کارگە و کۆمپانیاکان ڕۆژی ڕاگرتنی فڕۆکەش ئەوە ئەشیبین ئەو قسەیە بۆ 6 مانگتر من ئەو قسەیەکەم زانەوە شەبێیانە چونکە ئەمە ڕۆژێک بوو ڕۆژێکی مەترسیدار بوو لەسەر مرۆڤایەتی وەکو چۆن لە ساڵانی ڕابردووە ئەیان و ڤایرۆزەگاتوە پیانە و تاعون کە مرۆڤایەتی ڕوبڕووی کوشتن و کوشتار کردەوە ئەمە ئەم ڤایرۆزە لەوەش بەقەوەترە کاکە ئەو ئامارانی کە ئێستا لە ڕۆژانە بڵاوەکرێتەوە ئاماری وەزارەتی سەحەی جیهانی یان بڵین وڵاتان ئەمە گەمە نییە ڕەمبێ کەم و کوڕیەکی ژەبێ لەو ئامارەیە بەڵام ڕێژەکە زۆر مەترسیدارە ینی تۆ سێریکە لە ئیتالیا لە 2 مانگێکە تقریبەن یعنی نزیکەی 10,000 کەسی تێپەڕان وایانە ئێران کە دراوسێمانە چەند کیلۆمەترێک لێ ئێمەوە دوورە سێرکە ڕۆژانە بیسی 100 کەس و 120 کەس و ئانە ڕوبەڕووی مردن دەبنەوە بۆیە من پێم وایە هەموو وڵاتان ئەو ڕۆژە ئەکەن بە ڕۆژێکی مێژوویی مەترسیدار بەسەر هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆیانەوە بۆیە ئەو ڕۆژە ئەکەنە قەدەغەکردنی هاتوچۆوانە بۆیە ئێمە پارتی سەوزی کوردستان نووسراوەکەمان دوێنێکە ئاراسی هەسێ سۆرەکایەتەکە کردووە داوامان کردووە زۆر باشە سپاس بۆ کاک ملکۆ ئەگەر لە کۆتاییە شتێکت ما بێ پێمان بڵێ لەسەر ڕێنمایی بۆ هاوڵاتیان لەبارەی ژینگە و ژینگە پارێزیەوە وەڵای من ئەو نەداوام لە هاوڵاتیانی خۆشەویستەیە سوپاسیانەکەین بەڕاستی زۆر باش بەدەم ڕێنمایە تەندروستیەکانی هەرێمی کوردستان و ئەوانەوە هاتوونە بەڵام ئەکرێ زیاتر خۆمان پارێزین ئەکرێ زیاتر ئێمە هاتوچۆکەم بکەینەوە لەبەر ئەوەی با ئەم وەزعە تێپەڕێ ئەم وەزعە خەتەرە یعنی ئەگەر من ئێستا لێرە توش بم بەرکەوتم لەگەڵ توایە هەبێ زەمبی مناڵەکە چییە لە ماڵەوە تۆ بڕێتەوە ماڵەوە توشکەم من سەبەبم یعنی ئەوە لە دینی ئیسلامە ئەڵێ قەتڵە یان ئینە ئەی بەڕاستی ئەمە گوناحە یعنی بۆیە ئەکرێ ئێمە خۆمان زۆر بپارێزین لەو مەسەلەیە خۆمان زۆر ئەوەکەین بۆیە من داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم ئەو برایانە لەوێ ماندوون بە ئەو نەماندویان نەکەین بە ئەو نەهیلاکیان نەکەین بە ئۆتۆمبیل یعنی چیە تۆ ئەگەر زەرور نەبی بۆ ئیشێک من بۆچی بێمە دەرەوە نە دەوام هەیە نە بازاڕەیە نە ئەتوانم برادێرێ بدینم نە ئەتوانم کادرێکی حیزبێکی بدینم یعنی مەسەڵەن ڕێکخراوە ببین ئێتە بۆچی من بێمە دەرەوە بۆیە من داوام لە هەموو حاڵات و یەک شتێکی تر ناوچە شعبیەکان ینی ئەو ناوچانەی کە بەڕاستی ئەو شەیەکەینە من قەت ئاوشتیوان ناڵم ئەو ناوچانە بەڕاستی هاتووچۆی پیادەشکەم بکەنەوە یعنی 4 کەس و 5 کەس بەیەکەوە ئێمە سەدانمان کردویان ڤیدۆشتبانیان بۆ نادوینە مەسەرەن زۆر ناوچە هەیە ناوچەیەکی بڵین شعبیەکانی خۆمانە ئەو خزمانە یانەوە هاونیشتیمانیانەمان لەوێن سەردانی ماڵان و ئەوانە یان زۆر جارەیە ئێستا هاوڵاتی لە ماڵەوەیە کە تۆ بۆ ئەوەیە کە دانیشی تو لەم مەترسیە بپارێزرێی بەڵام 10 کەس و 15 کەس ئێستا خەریکی دۆمینە و تاوڵە و ئەو شتانن بۆیە من لە کۆتایی قسەکان جارێکی تر داوام لە هاونیشتیمانیانی خۆشەویست ئەوەیە بە هەمومان ئەم وڵاتە بپارێزین سوپاس زۆر سپاس کاک ملکۆ سکرتێری پارتی ژینگەی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون بۆ زانیاریەکان بەڵێ بینەرانی بەڕێز یەکێکتر لە تەوەرە گرنگەکانی ئەمڕۆ کەوا ئەمانەوەی قسەی لەسەر بکەین دوایەوە قەدەغەی هاتوچۆ لەسەر هاوڵاتیان دروست بووە ڕەنگە ئەو کەسانەی کەوا حاڵەتێکی نەخۆشی سارد پێم وابێ لە زمانی پزیشکی و حاڵەتانی پێوازەکەن نەخۆشخانەی بەخشین تیمێکی دروست کردووە لە ڕێگەی با بڵێن پزیشکەکانیەوە لە ڕێگەی هاوکارەکانیانەوە بەم شێوەیە لە ڕێگەی ئەمبوڵاسێکە و سەردانی ئەو هاوڵاتیانە دەکەن کەوا پەیوەندیان پێوە دەکەن بۆ ئەوان نێنە دەرەوە هاتوچۆوانە قەدەغەیە لە سەرەتی گرفتیان بۆ دروست نەبێ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هیوا ئەحمەد سەرۆکی تیمە گڕۆکەکانی نەخۆشخانەی بەخشین کاک دکتۆر زۆر بەخێر بێی زۆر بەخێر بێ ئەگەر لەوە دەست پێ بکەم ئەم بیرۆکەیەتان چۆن بۆ هات وەروەها لە کێوە دەست بەکار بوون و ئیشەڵا تاکەش قارە بەردەوام من بۆ هیوایی کە ئەم کێش و گرفتایی کۆرۆناش زوو بەرەکی هاوڵاتیان بەربە هیوادارم سەرەتای هیوادارم خوای گەورە زۆم بەڵام موسیبەتە لەسەر ئێمە لەسەر هەموو گیان لا بەرێت وەکو دەست بەکاربوونی تیمەکە بەهۆی ئەم بارودۆخە نەخوازراوەی کەوا هاتۆتە سەر ژیان وە کوردستانیشی گردوتەوە نەخۆشخانەی بەخشین بیرۆکەی دانانی تیمی گەڕۆکی ماڵانی بۆ هات
لە پێناو بەرژەوەندی و کەمکردنەوەی ناڕەحەتی و هاتوچۆ و کەمکردنەوەی قەرەباڵغی لەسەر بە شێوەی گشتی لەسەر شار و بە شێوەیەکی ئامیش لەسەر نەخۆش چونکە بەڕاستی و نەخۆشانێکەوە حاڵەتی ساردیانێ بۆ نمونە نەخۆشی وایە دەرزیەکی هەیە کانۆلایەکی هەیە یاخود کردە پزیشکیەکی هەیە کەوا لە نەخۆشخانە حکومیەکان لەم کاتە و لەم حاڵەتەیە وەکو ئاگادارم بە زۆری حاڵەتە گەرمەکان و ئەتە حاڵەتی تەواریە بینرێ بۆ کەمکردنەوەی ئەو ناڕەحەتیە لەسەر نەخۆش و کەمکردنەوەی هاتوچۆ لەسەریان ئەم تیمە گەڕۆکە ئەڕاتەوە ماڵ ئەو کردە پزیشکیە یاخود ئەو پێویستیە پزیشکیەوەکەوە ئەم نەخۆشە هەیەی ئەوان ئەنجامێدەن بۆیان بۆی کەواوەکو وتمان ئامانجی سەرەکی کەمکردنەوەی ناڕەحەتی و پێگەیانی خزمەتیەکە بەو نەخۆشە. دکتۆر چەند تیمتان هەیە؟ ئێمە بە نزیکەی ئەکرێ بڵێن وەکو نەخۆشخانەی ئیسعافێکمان لە بەردەسایە ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تاوەکو 12 شەو تیمێکی گەڕۆکمانەیە لە حاڵەتی هەبوونی وەکو لە ئێسایە بەوەی ئەوەی کەوا یەک ئیسعاف بەردەسە لە نەخۆشخانە یەک تیمێکە بەڵام بە ژمارەیەکی زۆری کارمەند و سەردانی ئەو شوێنانە ئەکەن بۆ نمونە ئێستا نەخۆشێک پەیوەندی کردووە لە پاش ئەوش نەخۆشەیە کە پەیوەندیەکە ڕاستەخۆ دوای تەوابوونی ئەم نەخۆشەکەەوە کە پزیشکەکەی بۆ کراوە لە ماڵەوە لێەوە ئەڕۆی بۆ ماڵی هاوڵاتی دۆمکەوە یاخود نەخۆشی دۆم داوای ئەوەی کردووە خزمەتگوزارێکی پزیشکی پێشکەش کرێت. زۆر باشە. دکتۆر هاوڵاتیەک بۆی بیاوێ پەیوەندی بێەوە بکە بگومان ئەبێ هێڵی گەرمتانە بێ ژمارەی تایبەتتان هەیە خۆت لە تۆڕە کۆمەڵایەتەکان توان پەیوەندی ئەو ڕێکارانە چۆنی بە دنیایەوە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دامان ناوە بەڵام بۆ حاڵەتێک کە نەخۆشە بێ و ڕاستە خۆ ئیشەکە بەردەست بێت خۆ زانی پەیوەندی بڵین تۆڕی کۆمەڵایەتی هەمیشە بەردەست نیە ئێمە لە ڕێگەی ژمارە مۆبایلێکەوە دامان ناوە لە لای تیم ئەو کەسێکەوە وەکو تیم خەفەرە لەو ڕۆژە لە هەشتی بەیانیەوە مۆبایلەکە کراوەیە تاوەکو 12 شەو بۆی کەەوە هەر هەوڵاتیەک بیاوێت پێما بێ ژمارەکەشی دانراوە ژمارەکەت لەبەر وەکو لە چکە ژمارەکە تازە دانراوە ژمارێکی کۆڕەکە دانراوە ئەم لە کرێبۆنە دوایی لە ژێرەوە دابنرێت هاوکارانە مەگەر ژمارەکە هەبێت بتوانن دابنێن بۆی کە هەوڵاتیان سودمەند بن لێ و بە هەمان شێوە لە تۆڕی کۆمەڵایەتی دانراوە لە پەیجی نەخۆشخانە بە هەمان شێوە دانراوە بۆی کە هەوڵاتیان توان لە ڕێگەی ئەو ژمارەیەوە سودمەند بن. دکتۆر ئەو نەخۆشانی کە ئێوە سەردانیان نەکەن پزیشکی تایبەت بۆ نەخۆشە دەنێرە لای ینی چەند پزیشکێک ئامادەیە لەو حاڵەتانەیە؟ ئێمە لە مەرحەلەی سەرەتایە پزیشکی پسپۆڕی هەناویمان هەیە وەکو وتمان ئێمە حاڵەتە ساردەکان زیاترە بینرێت حاڵەتی گەرم نەخۆشخانە حکومیەکان هەیە بۆ حاڵەتی تەواری بۆ نمونە حاڵەتێکی کەوتنە خوارەوەی بڕاویە کە حاڵەتێکی بەو شێوازەکەەوە تەواری و گەرم بێت ڕاستەخۆ برێتە نەخۆشخانەکان بەڵام بۆ حاڵەتێکە نەخۆشێک بۆ نمونە حاڵەتێکی ساردی هەیە ئێمە پسپۆڕی هەناویمان لەگەڵایە ئەو لەسەر داوای نەخۆشەکە نۆکومەوەیکەوە هەموو نەخۆشە بۆ نەخۆشە کردێکی پزیشکی وەنە کانۆلایەکی پێویستە یاخود گۆڕینی سۆندەیەکی پێویستە ئەمە لەوانەیە پێویست بە پزیشکی پسپۆڕی بۆ نمونە هەناوی نەکا بڕە لەسەر داوای نەخۆشەکە ئێمە هەر نەخۆشێک داوای پزیشک بکبی بینێت بۆ سنگانی حاڵەتی نەخۆشەکەی بۆ ناردنی بۆ نمونە شیکاری خوێن و دووبارە پێدانی چارەسەر لەسەر ئەو شیکاری خوێنانە ئێمە دکتۆری باتنی واتا پزیشکی پسپۆڕی هەناوی ئەڕات هەڵسەنگانی بۆ کە ئەگەر حاڵەتەکە لەلایەن ئەوە چارەسەر نەکرێ ڕاوێژەکە بەو دکتۆرە پسپۆڕیەکەوە بۆ نمونە نەخۆشەکە پێویستی بە دکتۆرێکی مێشک و دەمارە لە نەخۆشخانەی من دکتۆری مێشک و دەمارمانەیە ڕاوێژێک بەو دکتۆراکە تاوەکو لەسەر ئەوەی پەیوەندی بەیانی پەیوەندی نەخۆشەکە بە حاڵت و پسپۆڕەکەی ئەوە هەیە ئەو چارەسەری بۆ بنووسێت. زۆر باشە ئەو لەو ڕۆژەی کە ڕاتان گەیاندووە کە ئێوە لە ڕێگەی ئەمبوڵانسەوە ئەم تیمەتان هەیە هاوڵاتیان زۆرتر تەلەفۆنەکان نەخۆش زیاترە بە دڵنیایەوە لە ڕۆژی یەکەمە ئەو کەسێکەوە خەفەر و 280 پەیوەندی بۆ هاتووە بە شێوەیەکی گشتی خەڵک بۆ دەستکەوتنی زانیاری گشتی تەلەفۆنەکە بۆ نمونە جاری وایە کەسەکە بێ ئەوەی کەوا کردێکی پزیشکی هەبێ لە ماڵەوە بۆ پیانی زانیارێک لەسەر نەخۆشخانە یاخود پرسیارێکی پزیشکیەکە یاخود داوای ڕوونکردنەوەکە لەسەر حاڵەتێک جاری وایە ئەمەش بۆتە هۆی گرفت لەبەرەوەی کەسێک کە کردێکی پزیشکی هەیە لەوانێ بۆ نمونە چارەسەرێکی دەرزیەکی دژەیتیاباتی هەبێت یاخود دەرزیەکی هەبێت کاتەکەی بۆ نمونە کاتژمێر سەعات 8 بەهۆی لۆد و بەهۆی ینی لۆدێکی زۆر لەسەر ژماری پەیوەندیەکەیە ئەوان ناتوانن لەو کاتەیە بتوانن کردە پزیشکیەکەیان بۆ بکەن ینی بە شێوەیەکی گشتی
لۆ دێ زۆر لەسەر ئەو ژمارە پەیوەندیە کە دانراوە خەڵک بە شێوەیە گشتی پەیوەندیەکە. کاتە دکتۆر توانین بڵین ئێوە بەدەر لەوەی وەکو تیمێک دەچنە ماڵەوە ڕاستەوخۆ بۆ خزمەت نەخۆشەکان لە ڕێگە و هێڵانەشەوە کە هەتانە خەڵک پەیوەندیتان پێوە دەکات ئەو ڕێنمایانەی کە پێویستی بە تەنها بە قسەیەواتە بە ڕەنگە بە کردەیەکی پزیشکی دەبێ ئێوە باڵێن لەو ڕێگەش و هەر ڕێنمای دەدەن خۆی لە ڕاستیە ئەم ژمارە مۆبایلە کە دانراوە تایبەتە بەو تیمە بەڵام کە کەسێک پەیوەندیەکە بە تۆ ڕوود لێنێ یعنی وەکو میهنەیەک وەکو ئەخلاقیاتێکی توبی ناکرێت تۆ پەیوەندەکەی بەسەردا بخەیتەوە بەڵێ ئەو کەسانی کەوا پێویستیان بەو زانیاریە کە شتێکە لە ڕێگەی ئەو ژمارەیە کە تەلەفۆنەکەن جوابیانە ئیرێتەوە بڵام هەرچەندێ لە ئامان کاتەوە کوتم ئەمە تایبەتە بەو تیمە بۆی کەوا کردێکی پزیشکی بۆ وڵاتیان بکرێ و کاراسانیان بۆ بکرێت. زۆر باشە ئەو تیمەی کە ئێوە ئامادەتان کردو بێگومان دەچێتە ماڵی نەخۆشێک دیسان لەو ماڵی نەخۆشەوە بۆ ماڵی نەخۆشێکی تر هاوڵاتیەکان هەمووی قەرەنتینەن مەترسیەوەیان نییە با بڵێن هەڵگری هیچ ڤایرۆسێک بن پێگومان تیمەکەیەوە بە هەموو پێداویستەکانی تەندروستی و جێبەجێکردنی ڕێنمای تەندروستیەکان دەڕۆن بەدڵنیایمە ئەو پەرستارە یاخود ئەو تیمەیکەوە ڕاتاوێ هەموو پێداویستێکی پزیشکیان بۆ دابین کراوە لە دەستکێش لە ماسک لەگاون بۆی کەوا ئەگەر تۆ جاری وایە کەسی هەڵگری ڤایرۆسەکە نازانی ئەو کەسە کێ و کێنێ بۆی کەوا خۆپارێزی لەوە ئەو پێداویستە پزیشکیانیان بۆ دانراوە ئەمان هەمان تەعاملی ئەو کەسە ینیکەوە نەخۆشێک بێ و داخل کرابێ لە نەخۆشخانە بە هەمان شێوە تەعاملەکەن هەم بۆ خۆپارێزی نەخۆشەکە کە ئێمە هەڵگر بین بۆی بۆ نەگوازێتەوە هەم بۆی ئەگەر ئەوان هەڵگر بن بۆ ئێمە نەگوازێتەوە وەکو ڕێکارێکی پزیشکی و ڕێگریکردن. دکتۆر ئەو نەخۆشانەی کە سەردانتان کردوون کەسی تیا بۆ گومانی هەبێت کە هەڵگری ڤایرۆس بێ ینی گومانایی بێت لە ڕاستیە لەبەرەوەی لە سەرەتای بابەتەکەیان یاخود لە سەرەتای دەستپێکی ئیشەکانیمە لە ڕۆژی شەمۆ تیمەکانمان ئاکتیڤ بۆ لەواتە لە 28 مانگەوە بە نزیکەی ئەمڕۆ سێمین ڕۆژی دەستپێکردنەکەیەتی خۆی ئەکرێ بڵێن ئەگەر دکتۆری پزیشکی باتنی ئەوی کەوا هەبوو لە ئێستا تاکو ئێستایش حاڵەتێک نەبووە زیاتر وەکو وتمان ئێمە کردە پزیشکیەکان جێبەجێکەین مەگەر لەسەر داواکاری نەخۆش داوا بکە دکتۆری پزیشکی باتنیەکە بڕوا بۆ لای ئەوشی کەوا بینراوە بە نزیکەوە بزانام 4-5 نەخۆشێک بۆ حاڵەتەکانیان جێگیر بۆ ینی گومانی ئەویان لێ نەکراوە کە نیشانەیەکی ئەوە نەبێت. زۆر باشە دکتۆر سنووری تیمەکانی ئێوە واتە بۆی وەکو زانیاریێکیش هاوڵاتیان بزانن لە چ شوێنێکەوە پەیوەندیتان پێ بکەن ئەو سنتەری شاری سلێمانی بە دیاریکراوی دەگرێتەوە یاخود لە ئەگەری حاڵەتێکی زۆر پێویستی ژەتوانن بسن تا کوێی سنووری ئێستا ئەو خزمەتگوزاریکەوە دانراوە لە نەخۆشخانە هەڵبەتە هەر ئەو ناخوازێ و هەر ئەو نەش لە توانایەکەوە لە ئێستا بەس سنتەری شاری سلێمانی ئەگرێتەوە هیوادارم لە داهاتووە کەوا ئەم تیمە فراوان کراوە ئیشی لەسەر کرا بتوانینکەوە خزمەتگوزارەکان بگەینە دەرەوەی سنتەری شاریش وەکوتم لەبەرەوەی کەوە هەم سنتەری شار زۆرە و هەم ئێمەش لەوانەیە بۆنە لە ئێستا کە یەک ئیسافێکمان بەدەستەوە کە بەرنامە هەیە و لە پلانە هەیە وەکو دانانی بەرنامەی ئەم تیمی گەڕۆکە کە لە داهاتووە ئینشاڵڵا فراوان بکرێ هیوادارین ئەو کاتە بتوانین لە دەرەوەی سنووری شاریش لە دەرەوەی سنتەری شاریش بتوانین خزمەتی وڵاتیان بکەین. گیرانی بەشێک لە ڕێگاکان یاخود مامەڵەی لایەنەکانی کە لەسەر شەقامەکانن هیچ ڕێگرێکتان لێ نەکراوە؟ خۆی بە شوەیەکی گشتی ئەکرێ بڵین بەهۆی ئەوەی نەکەوەی تایبەت کرابێ بێرە بە شوەیەکی ئام سنتەری بڵین لەسەر شەستی یاخود شوێنەکان بەشێکی زۆری داخراوە بۆی کەوە چۆن بڵی قەدەغەکردنی هاتوچۆوە بەڵام بە شوێکی ئام ئێزامنەکان تاوەکو ئێستا تۆ کابینێ کەسێکی لە بواری پزیشکیە یاخود ڕۆی خزمەتێ بە نەخۆشیەکەی هاوکاریان کردوین و سوپاسیانەکەین. دکتۆر کاتێک نەخۆشێک دێتە خەستەخانە زۆر جار ڕەنگە پێویستی بە فەحسێک یاخود بینێنێکی بەسیط بێت دکتۆرەکە پارچەیەک عیلاجیان حاپێک شتێکی دەرزێکی بۆ دەنووسێ کاتێک تیمێک ئەگەر لە حاڵەتێکە تیمێک دەچێتن لای نەخۆشێک ڕەنگە پێویستی بە حاپێک دەرزێک بێ تیمەکەیەوە وەکو مەغزنێکی خۆیان هیچ جۆرێک لە دەرمان لەگەڵ خۆیانە هەڵگرتووە لە ئەگەری پێویست بوونە بیدەنە نەخۆشەکان پاراسی یانە و باڵێن دەرمانە سەرەتایانێکەوە خۆی پێدانی چارەسەرە بێت لەسەر ئەساسی پشکنین بێت ئێمەش بۆ ئەو حاڵەتە ئەو تیمە گەڕۆکەی کە نردومانە بۆ نمونە دکتۆری پزیشکی باتنیەکە لەسەر ئەوەی کەوا گومان لە حاڵەتێک شتێ بکە پزیشکی باتنیەکە ینی پشکنینی خوێنی بۆ نێرێت ئەو پشکنینی خوێنەیەمە کارمەندی پەرساریان لەگەڵایە لەو کاتەیە خوێنەکەی لێ وەرەگرن ئەیەنە نەخۆشخانە لە تاقیگەی نەخۆشخانە شیکاری خوێنی بۆ کرێت لەسەر ئەو ئەنجامی شیکاری خوێنە دکتۆری پزیشکی باتنیەکە چارەسەری بۆ نووسێت واتە یەکێک لە خزمەتگوزارەکانی کە ئەوەیەکەوە ئەگەر کەسێک بێت فەحسێکی خوێن بکات پشکنینێکی خوێن بکات
حاڵەتێکی تایبەتی هەیە بۆ نمونە چەند مانگجارێ پێویستە دووباری کاتەوە ئێمە ئەو تیمی کاینێری نەتوانێت خوێنی لێوەرگێت و بێنێتە تاقیگەی نەخۆشخانەی بەخشین لەوانە شیکاری نەخۆشیەکەی بڵین شیکاری خوێنەکەی بۆ کرێ و لەسەر ئەو شیکاری خوێنە چارەسەری بۆ نووسێت و هەر لە ڕێگەی هەمان تیمەوە ئەگەیەنرێتەوە دەستی نەخۆشەکە بۆیکەوە سوودمەند بێت لێی و بۆیکەوە دووبارە و کووتمان ئێمە مەبەسمانەوەی کەمترین قەرەباڵخی و ئەرگ بکەوێتە سەر نەخۆشە لە ڕێگەی ئەو تیمەوە ئەگەیەنرێتەوە دەستی نەخۆش. زۆر باشە ئێوە پلانتان هەیە کە ئەم تیمەتان لە دوای تەواوبوونی ئەم ڤایرۆسە بەردەوام بێت؟ خۆی ئەگەر بێت و بۆنە لە حاڵەتی ئاسایە ئەم تیمە ڕاگەندایە لەوانەیە خەڵک لە ئامانجی بۆ نمونە تیمەکە تێ نەگەشتایە بۆ نمونە تۆ کەسێک لە کۆڵانێکە لەوانەیە بۆ نمونە نۆرینگەیەگە بێت حاڵەتە پزیشکەکانەوانی کەوا ساردە بتوانێت ئەنجام بدرێ بەڵام لەم حاڵەتەیە کەەوە ئێستا ڕاگەنراوە ئامانجی تیمەکە زانێ خەڵک هۆشیاری زیاترە بێت لەسەر تیمەکە کاتوانی تۆ خزمەتگوزاری پێشکەشکەی بە دڵنیایەوە ئێمە وەکوتمان لە بەرناممانایە لە دوای تەواوبوونی ئەم حاڵەتەشکەوە هیوادارین زوو ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایە لەسەر ئێمە و لەسەر ژیان لابچێت بە دڵنیایەوە بەردەوامیە بێت و لەسەر خواستی وڵاتیان ئەو کاتاگەر خواستیان لەسەر بێ ئێمە بەردەوامە بین انشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هیوا ئەحمەد سەرۆکی باڵێن سەرپەرشتیاری تیمە گەڕۆکەکانی نەخۆشخانەی بەخشینەوە لە شاری سلێمانی بەدەم و هاوڵاتیانەوە دەڕۆن کەوا پێویستیانە بە چارەسەرە نەخۆشیە سەر بەڵێن بینینی پزیشکە سەرەتاییەکان. بەڵێ بریانی بەڕێز لەگەڵ هاوکارم دانیال نورەدین بەرگە و پرۆگرامەکان بڕگەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەک و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان تاوەکو و کاتێکەمەی ماوە ئیشەڵڵا سەرکەوین بەسەر کۆرۆنا ڤایرۆس و کوردستان لەم قەیرانە تەندروستیە ڕزگاری بێت. خواتان بکەن.